کە کەوتی دەناو ئاو مەش لە ژێو شپرزەمە بە ناخنچی. ئەمە ڕێنمایی یەکێتی یاری ئاویەکانی لقی هەولێرە لەگەڵ هاتنی وەرزی مەلا کەوتونەتە خۆ و خولی فریاگوزاریان ڕاگەیاندووە بۆ ئەو کەسانی کە ئارەزووی ئەوە دەکەن بڕوانامەی فریاگوزاریان هەبێت. من دەمەوێت کاپتن خالیز وەربگرم. کاپتن خالیز کە سەرۆکی لقی هەولێری یەکێتی یاری ئاویەکانە. کاپتن ئەگەر بفەرموو تێرە سوپاست دەکەم باسی ئەم خولەم بۆ بکە مەرجەکانی چییە یاخود لە کێوە دەست پێ دەکەم. پێشەشی بەخێرات نادەکەم بەخێر بێن سەرچاوم بۆ ئەو بەسەرکردنەوەیە. مەرجەکانی داخلبوونی دەورەی با بڵێن یەکێتی یاریە ئاویەکان ئێمە ساڵانە ئەو خولە دەکەینەوە زیاتر بۆ ئەو کەسانەیە کە لە مەلەوانگەکان کار دەکەن و بڕوانامەیان نییە یاخود ئەوانەی کە بڕوانامەیان هەیە لە یەکێتیەکەمان ساڵانە پێویستە بڕوانامەکانیان نوێ بکرێتەوە و ئەوانەی کە بڕوانامەیان نێ و ئارەزویانە کە بڕوانامە دەربێن دێن بەشداری دەکەن و بڕوانامەیان پێ دەین. شێوازی بڕوانامە کەشمان چۆنە ئێمە چەند ئیختیبارێکمان داناوە ئەو تاقیکردنەوانەی هەم عملی تێدایە و هەم نەزاری تێدایە. نەزاری معلوماتی فریاگوزاری سەرەتایی تێدایە و چەند معلوماتێکی ئەوەی کە چۆن کەسێک لە خنکان ڕزگار دەکەی یاخود ئەو کەسێک کە دەشڵەژێ و مشەوەش دەبێت لە ناو ئاوەکە چۆن ئەو کاپتنە بڕوا بۆی و ڕزگاری بکە. پێویستە ئەوانە هەموو بڕوانامەیان هەبی لای ئێمە و تاقیکردنەوەیان کرد بێ. یەک لە مەرجەکانیان ئەوەیە کە پێویستە لیاقە بەدەنیان زۆر باش بی. دێن بەشداری تاقیکردنەوەکەی دەکەن هەم عملی هەم نەزەڕی. ئەم خولە بەس بۆ پیاوانیان بۆ ئافرەتانیشە؟ خولەکانمان بۆ پیاوان و بۆ ئافرەتانە بەتابێت ئەوانەی کە بەشداری جەکە نابێت تەمەنیان لە 18 ساڵ کەمتر بێ. تەمەنی 18 ساڵ بەسەرەوە بەشداری خولەکان دەکاتن و کە لە خولەکە دەرچوو بیدایەت ئیختیباری پێدەکرێت بە ئیختیبار داخلی خولەکەی دەبێتن. لە پاژەوەی کە داخلی خولەکەی بوو ئەو کاتە بە نەزەڕی با بڵێن شەرعیاتیان و دەکرێت و مامۆستای تایبەتیان بۆ دێتن هەروەها ڕاهێنەری تایبەتیان بۆ دێتن فێرکاریەکانیان پێ دەڵێن و لە پاشان تاقیکردنەوەی کۆتاییان پێ دەکرێت هەم نەزەڕێکە و هەم عملیەکە کە لە تاقیکردنەوەی کۆتایی دەرچوون ئەو کات دەبنە خاوەن بڕوانامە و دەتوان لە مەلەوانگەکان کاری خۆیان پێ بکەن و بڕوانامە یاسای خۆیان بەدەست بێنن. کاپتن ئەمە چەندەمین خولا ئێوە بەڕێوەی ببن؟ ئێمە وەکو یەکێتی یاریە ئاویەکانی لقی هەولێر کە لە ساڵی 2023ەوە ئەمە بەو کارێ هەڵساوین. یعنی ئەو ساڵەکە سێم خولی فریاگوزاری و فێرکاری مەلەوانی با بڵێن دەکەینەوە ئەوە سێم خولمانە ئەو ساڵەکە. ئەگەر کەسێک ئەو بڕوانامەی نەبێ ناتوانێت لە مەلەوانگەکان کار بکە؟ ئێمە بەدواداچوونمان بۆ کردو و کاری جدیشمان لەسەرەوە کردە کە لژنەک پێک بێتن ئێمە بتوانین کۆنتترۆلی ئەو کەسانە بکەین کە بێ بڕوانامە لە مەلەوانگەکان کار دەکەن و لە هەوڵی جدیش داین بۆ ئەو مەبەستە. تا ئێستا ئەوانەی کە لە مەلەوانگەکان کار دەکەن وەکو ڕاهێنەریان با بڵێن وەکو چاودێر دەتوانن بڵێم 90 بڕوانامەیان هەیە. ئەو سەتادەیە کە بڕوانامەیان نییە ئێمە ئەو کاتی کە با بڵێن لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەستەی قایمقام و پارێزگا کۆبنەوە ئەنجام دەدەین بۆ ئەوەی بتوانین وەکو لزنەک بتوانین ڕێگری لەوە بکەین کە هیچ کەسێک نەتوانێت بێ بڕوانامە کار بکات لە مەلەوانگەکان و جگە لەوەش ئەوانەی کە لە دەرەوە دێن بۆ نمونە ڕەگەزنامەی سووریانەیە یاخود ڕەگەزنامەی با بڵێن ڕۆژهەڵاتی کوردستانیان هەیە ئەوانش بە هەمان شێوە کە بڕوانامی خۆشانە پێویستە بهێنە لایمە ئێمە تەزدیقی بڕوانامەکانیان بکەینەوە بۆ ئەوەی بتوانن جێگای متمانە ئێمە بن و اختیباری خۆشیان بە هەمان شێواز لای ئێمە دەکەنەوە ئەو کات ئێمە بڕوانامەیان پێ دەدەین. کاپتن دوای پرسیار ڕێنمایی چییە بۆ ئەو کەسانی کە ئارەزووی مەلە دەکەن ینی تەنها لە مەلەوانگەکان نا لە ڕووبار و زێ و چەمەکان؟ ڕێنمایی ئێمە وەکو یەکێتی یاریە ئاویەکان هەموو ساڵانە و لە چەندین بەرنامەش باسمان کردووە. بۆ نمونە دەچووی با بڵێن دەچێت سەفرا یان دەچێت گەشت و گوزار دەچێت دەو ئاوەکان کە دەتەوێت مەلەوانێک پێ یەکەم شت ئەگەر مەلەوانی نازانی چوب بەکاربێنە هیچ عیبی تێدانی ئەوەی کە مەلەی نازانی وەکە مەلەش دەزانی ئەگەر شارەزاید لە شوێنەکە نییە پێم باشە لە کەسە شارەزەکانی وێن دەرێ بپرسی ئەو کات مەلەوانی خۆت بکەیت کە مەلەشت کرد هەوڵدە لە قەراغەکەی بی و لە ئاوی زۆر سەرێ مەلەوانی نەکەی لە ئاوی هەتا پێت بکرێت ئەگەر مەلەوانی لە ئاوی قوڵ مەلەوانی بکەم و مەش لە ژێ خۆت مشۆژمەکەی کێشەکە نابی ئینشاءالله. هەتا پێشتان دەکرێت پێیان دەڵێم با دوور بن لە مەلەکردن لە شوێنە گەشتیاریەکان تەنها خۆیان فێنکەنەوە فەقەتەوە.